ئەو زۆرە میێوانانە ئەولێر ئەوڕۆنە تااقەتی نیە وەریان بگریتن. ئەمە پارێزگاری هەولێرە کە بە ئاشکرا دەڵێت ڕوبەڕووی ئەو فەرمانبەر و مامۆستایانە دەبێتەوە کە بەنیاز بوون بۆ خۆپیشاندان بچنە هەولێر. هەروەها بە میوانی قبوڵ نەکراو تەنانەت لە هەندێ میدیا بە میوانی ڕەزا قورس ناوی بردن. هیچ کەسێک داوای مۆڵەتی فەرمی نەکردیە و نەداوای کردێ بێ مانگرتن بکە، نەداوایان کردێ بێن خۆپیشاندان بکەن. ئەگەر کەسانێکیش بیانەوەی خۆپیشاندان بکەن تەقدیر لە بۆ قانون دانەنێن بە تاکید لە ڕووی قانونیەوە ئێمە ڕوبەڕوویان دەبینەوە وەکو ئەوەی کە بەو یاسایەکە هەیە بەرخوردیان لەگەڵ دەکرێت. ئەو زۆرە میێوانانە ئەولێر ئەوڕۆنە تااقەتی نیە وەریان بگریتن. مامۆستا نەوزاد عومەر کە یەکێک لە مامۆستا ناڕازیەکانی هەولێرە لەلایەن هێزانیەکانەوە دەستگیر کرا و پاش فشارەکان ئازاد کرا. مامۆستا نەوزاد تیرۆشی دەستگیرکردنی لەلایەن هێزانیەکانی هەولێر بۆ پێیان دەجێڕێتەوە و دووپاتی دەکاتەوە کە هەمیشە بە ئارامی لەگەڵ حەق و مافی مامۆستایانی ناڕازیە. ئەوەی کە ئێمە لەسەری دەژی کراوین لەسەر هەڵوێستێکە هەڵوێستێکی مەدەنیانە داوای قوت و موچە و شایستەی فەرمانبەران و مامۆستایانمان کردو لە هەرێمی کوردستاندا کە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ئاشتیانە هەیە منانە چونکە ئێمە مامۆستاین و با هێز ئەمنیەکانیشمان گوت ئێمە مامۆستاین پەیامی ئێمە پەیامێکی ئاشتیە پەیامێکی پەروەردەییە بەم شێوە مەدەنیانە داوای موچە و قوتی مامۆستایان و فەرمانبەرانمان کردووە و ئێمە چۆن لە پێشتردا لەسەرەوە بەردەوام و لەسەریشی بەردەوام ئەبین چونکە بەڕاستی من شانازی پێوە ئەەکەم کە توانیمانە داکۆچیکارێکی سەرسەختی سەرجەم موچە خۆران و فەرمانبەرامی لە هەرێمی کوردستاندا ئەندامێکی خولی پێنجەمی پەرلەمانیش ئاماژە دەکات خەڵکی ناڕازی لە هەولێر زۆرینەن بەڵام لە ترسی توندوتیژی دەسەڵات ناتوانێت دەنجی ناڕەزایەتی بەرز بکاتەوە. هاوکات دەڵێت دەسەڵات باسی دیموکراسی دەکات بەڵام ڕێگەنادا خۆپیشاندانێک لە هەولێر بکرێت. پێم سەیرە دەسەڵات ئەوەی پێ قبول نەکرێت کە چەند مامۆستایەک تەنها بۆ داواکردنی حەق و مافی خۆیان کە حەقەکی زۆر سەرەتاییە داواکردنی موچەیە نەتوانێت ئەوە قبول بکە کە بێکەوە کۆ ببنەوە و دەنجی ناڕەزایەتی دەرببڕن. دەسەڵاتێک کە باز لە دیموکراتی و هەروەها پێکەوە ژیان دەکا بەڵام بچووکترین پرەنسیپی دیموکراتی کە ناڕەزایەتی دەربڕین لەسەر داواکردنی مافێک کە پێی نەدراوە ئەوەی قبول نەبێ. دەسەڵاتێک ینی ئاوها خەڵکەکەی چەسان دەبێتەوە پێویست بکە لە شارەکانی تر خەڵک بێ لێرە خۆپیشاندان بکە. ئێمە دڵنیاین کە خەڵکی هەولێر و دەوروبەریشی خەڵکی ئازان و هەروەها خەڵکی ناڕازین بەڵام دەسەڵاتێک هەیە کە دەنجی ناڕەزایەتی قبول نییە بە هیچ زۆرێک هەر دەنگێکی ناڕەزایەتی هەبێ تا ئەو پەڕی هەوڵی بکردنی دەدات. هەرچەندە مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی و ناوچەکانی دەوروبەری دەیانویست بۆ گەیاندنی داواکاریەکانیان خۆپیشاندان ببەنە هەولێر بەڵام دەسەڵات نە لە سلێمانی وەڵامیان دەداتەوە و نە ڕێگا دەدا بچنە هەولێر بۆ گەیاندنی پەیامەکە. ئەوەش نیشانەی شکست و گەندەڵی و نادیموکراسی بوونی دەسەڵاتی جووت حزبی حکوومەتە ماوە بە سەرچووەکەیە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.